بەر لە ئێوارە چوومەوە ماڵی خۆم. موعین لە ماڵەوە بوو، هەر تەلەفۆنی بۆ دەهات نەی دەوێرە جواب بداتەوە. تێگەیشتم کە دیسان پارەی دۆڕاندووە، لە ترسی قومارچیەکان وەڵامی هیچ کەسێک ناداتەوە. بۆیە لە دوێنێەوە کاک خەتابیش چەند جارێک تێلی بۆ موعین کردهبوو، بەڵام هەر جوابی نەدەداوە. پیاوەکە ئێمە هەر ڕۆژێ لە گەڕەکەچین، یەک دەقە خۆشیمان لە ژیانی خۆمان نەدیتیا، لەوەتی بەبیرم دێ هەڵدین. تاکەی لێم گەڕێ، تۆ ئامۆژگاریم دەکەی؟ من تا هەموو پارەکانم بەدەست نێن واز ناینم، کە پارەکانم بەدەست هێناوە ئەو جواز لە قومار دێنم. تێگەیشتی؟ لەوەتی بەبیرم دێ ئەو قەوانە دووبارە دەکەیەوە. چییە؟ قەردارەکانن دیسان نایەری جواب دێەوە؟ هەری دەبەسە توش لە دەرەی سرعات منە لە ژۆرژ ناوی سرعات کەم وازم لێ بینە دەون بە لە بەرچاوم هەستە بڕ دەری هەستە. ئەمڕۆ ڕۆژێکی نوێ دەبێت لە ژیانم، چونکە کاک خەتاب دەست بە پلانەکە دەکات. هەر کەسێک گۆتی میعینم دەوێ بڵێ لە ماڵ نییە، باشە؟ ئاگادار بە. خوشکەکە بەڕا ئەو خوای فەقیرم دەستم کوتە خێرەکەم پێ بکەن. ئەو چێ بوو؟ فەقیرە. ڕاوەستە کاکە، ڕاوەستە مێژۆرێ. فەرموو کاکە. هەڵا برێم چ کاکە فەقیرم دەستم کوتە لەڕا ئەو خوای شتەکەم ئەگە بدێ. هەی خوا خێرت بنووسی یا ڕەبی، مارە تاوابی. دەرکەی پێوە لە دوی. ئەرێ بەڕاست براکەم، زەحمەت نەبی ئەو پارەی تو حەڵالە یا حەرامە؟ کاکە ئەتو کوندۆرە خۆری یان بیستانڕنی؟ نا براکەم نا، ئەم یەک دوو برام هەیە گەڵە پارەدارن، بەس ئەم پارەیان لێوە ناگرم، پارەیان حەرامە. لۆ چیش دەکەن؟ قومارچینە. ئێستا پێم ئەو پارەی تو حەڵالە یا حەرامە؟ تێگەیشت برا. دیتت؟ ئەو سوڵکەرە چوانەیەکی نیشاندای؟